ساڵێک لەمەوبەر هێرشی داعش بۆ شنگال بەشێکی زۆر لە خێزانەکانی کوردانی یەزدی بەرەو چیا ئاوارە کرد. ئەوانەش کە هێشتا لە خەوی بەیانی بەخەبەر نەهاتبوون بەشێکیان کەوتنە دەست چەکدارانی داعش. دوایی چەند ڕۆژ مانەوەی ئاوارەکان لە چیای شنگال کەمپەکانی باشووری کوردستان بەڕوویاندا کرایەوە، بەڵام لەوێش ژیانێکی تاڵ هەیە. برای me باور بکەش خودێ ئەف بەڵێ ئاوێ ئەف ئاوا مقەتەر ئەف دەرۆگی ئاوێ شین 12 نەفسم مرەبوون مە دەرۆگی ئاوێ دایتیم مە دەرۆگی ئاوێ ئەو زارۆ 4-5 منال زارۆک و عائلێ وحتى جنبرامي يعني وقا قلتي باور بقى حالك قالك زعمتها تام قانا علي شمال دو شهيد مدانا وعائلة مرا عائلة مو عائلة تكلي من مرابو دوجي شهيد بو کاتێک کوردانی یەزدی ئاواری نێوکەمپی عربەت بوون لە سلێمانی ژمارەیان کەم بوو، بەڵام ئێستا 280 خێزان لەوێ لە ژێر خەیمەدا ژیان بەسەر دەبەن. وەسارەك و دەر ناخۆشش مەرە یعنی هەر کەسێکی وەتانی وی خۆشە نها دەر ناخۆشش مەرە مەدوێم چنە وەتانی خۆ و چنە ماڵە خۆ و چنە شنگالە خۆ و مەبیریا هەڤاڵی خۆ کردە و مەبیریا شنگال کردە و تشتن ما همو برن کچکو ازدین ما برن چن همو برن مهاتینا و وان خیمه واندا عمل ودرنا قب مقامنینا وخونا تشتک هیا اتینا ودر احتفالا وانش مرا چیز کن دام اشبیر بکن بس هر ام اشبیر ناکنا کون زن وسانیا کا حمایه بکن حمایه دواری بینش مرا هەر ئاوارێکی ئێزدی دەدوێنی چیرۆکێکی تراژیدیت بۆ دەگەڕێتەوە. لێرە هاوار و گریانی گەورە و بچووک بۆ کەسوکارەکانیانە کە لە بندەستی داعش دەست بەسەرن. بیە شنگال هەموویەکی یانی چۆمە تەرکا ماڵێت خۆدا و تشتێت خۆدا و سەر هەموو دەکەن هۆیان بلا مێر کوشتبانە و ماڵێت نابربانە نەناموس و شەرەفە هەمووان بربانە یعنی بشرێکی تشتێکیشمارە ناکیریە ئەف ساڵەکە ملبان دەراینە یەکی مساعدەمە و تشتێکی ناکیریە. ساڵێک بەسەر ئاوارەبوونی ئەو خێزانانەدا تێپەڕ دەبێت، بەڵام هێشتا زۆر پرسیار بە بێوەڵامی لای ئاوارەکان ماونەتەوە، چونکە حکوومەتی هەرێم بەهۆی قەیرانەداراییەکەیەوە تەنیا لە خەمی ئەوەدایە ئەو خێزانانە برسیان نەبێت و شتێکی دیکەنە. دیمەنی نێو کەمپەکە لە ژێر پلەیەکی گەرمی بەرزدا بە جوانی پێناسی ژیانی ئاوارەیت بۆ دەکات. ئاوارەکان ماوەی ساڵێکە لە چاوەڕوانی بیستنی دوو هەواڵدان. هەواڵێک مژدەی ئازادکردنی کە سوکارە دەست بەسەرکراوەکانیان بۆ بێنێتەوە لای داعش و هەواڵێکی دیکەشیان دڵنیەیان بداتێ تاوەکو بگەڕێنەوە زێدی خۆیان. ڕۆژانە بووبەکر ڕوودا و کەمپی عربەت.